بەڕێز نەوزاد ئەنوەر سەرۆکی یەکێتیە بەڵێندەرێن عێراقی لەقا کەرکووک لە کەرکووکی لە سەر vê mijarê دێتگەلمەدا بیتن کاک نەوزاد ئێوارە باش بەخێر بێ بۆ کوردستان 24 سەرەتا با بزانین کێشە و گرفتی بەڵێندەر و وەبەرهێنەران لەگەر حکوومەتی عێراق چییە؟ بۆ پارەکانیان پێ نادرێتن؟ زۆر سپاس ئێوارەی بەڕێستانیش باش. لە ڕاستیە ئێمە وا ساڵێک و 8 مانگە بە دوای حکوومەتی عێراقیەوە لە دوای ئەوەی ئەو پرۆژە خزمەتگوزاریانەی کەوا ڕای دەگەیەنێ ئەم حکوومەتی بنیادنان و ئاوەدانکردنەوە کەوا وەکو دەستکەوتێک باسی دەکا. لە ڕاستیە ئەمە هەمووی کە بە راپۆرتەکەشت کە پەخشتان کرد ئەوەیە کەوا هەموو لەسەر شانی بەڵێندەری عێراقیە. ئێمەش وەکو بەڵێندەرانی عێراقی لە شاری کەرکووک زیاد لە 300 کۆمپانیاین ئێمە پرۆژەکانمان زۆربەی زۆریمان تەواو کردووە لە 180 بۆ 90 بەڵێ هەندێک پرۆژەی ستراتیجی گەورە هەن ئەوانە پەک کەوتون ڕاوەستاون بەهۆی نەبوونی ئەو پارەیەوە کە تەرخان کراوە و تا ئێستەکانە نەدراوە پێیان. ئێمە بۆ جاری سێمە لە شاری بەغدا ئێمە خۆپیشاندانەکەین بەڕاستی هەموو کاتەکان بەڵێن دراوە بەڵام ئەم حکوومەتە هیچ بەڵێنێکی تا ئێستا نەبردووەتە. باشە کاک نەوزاد ئەم پرۆژانە چین لە چ بوارێکدان کە لە کەرکووک جەنابەت دەفەرمی 300 کۆمپانین کە ئەم 300 کۆمپانیە هەمویان پارەیان لای حکوومەتی عێراقە. ئەم پرۆژانە لە چ بوارێکدا جێبەجێتان کردووە و خەریکی جێبەجێکردنن لە کەرکووک؟ پارەکانتان لای کێن؟ وەزارەتی دارایی یان لای محافزان؟ بەڵێ ئێمە ئەو پرۆژانە پرۆژەی خزمەتگوزارین هەموو جۆرەکانن لە ڕێوبان ئاو ئاوەڕۆ پرت ئیتر ئەو تەواو کراون پرۆژەکان بینا و ڕێگاوبان زۆربەی زۆریان تەواو کراون ئەتوانی بدەی 170 پرۆژەکان لە تەوابوونان بەڵام بە نەتیجە کە نەبوونی ئەو پارەیە ناچارە مقاول ڕایگرێت کە بەڵێندەر ڕایگرت تەبعاان زەرمەندی یەکەم بەڵێندەرە ینی ئەمە چەند جارێ ئێمە ڕوونمان کردوێتەوە هیچ بەڵێندەرێک نییە لە کۆی دنیاە حەسکات ئەو پرۆژەی کە وەری دەگرێت گرێبەستێکە لەگەڵ حکوومەتی عێراقیەکە حەسکا کە پرۆژەکەی ڕاگرێت چونکە بە نەتیجە کە ڕایگرت جاری دوایی کە چووە سەری ئەبێ سەر لە نوێ دووبارە بێتەوە ئەو پرۆژەیە بۆ چارەسەرکردنی ئیشەکەی. زۆر باش و ئێمەش بەڵێندەرانمان نزیکەی کە ئەڵێم 300 شەر نییە هەر هەمووی پارەی 100 مابێ بەڵام زۆربەی زۆری ماون پارەیان و پارەکانیش زۆر تا ئێستا هیچ بڕێپارێک لە محافەزەی کەرکووک نەدراوە. ڕاستە ئێمە لەگەڵ گرێبەستمان لەگەڵ پارێزگاری کەرکووکایە بەڵام بە نەتیجە ئەوانیش چاوەڕێی وەزارەتی دارایی یەکەن کە ئەو پارەیان بۆ بنێرێ. ئەی وەزارەتی دارایی بوو پارەکەی نانێرن یعنی وەڵامیان چییە؟ قسەیان چییە لەسەر ئەوەی کە پارەی ئەم بەڵێندەرانە نادرێتی؟ بەڵێندەرانی عێراقی بەڵێ سەرۆکی یەکێتی بەڵێندەران ئوستاد عەلی سنافی چەند جارێک لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراقیە کۆبوونەوە و دانیشتنی کردووە بەڵام لە دوایی هەموو گفتەکان کە دراوە و لەگە وەزارەتی داراییە قسە کراوە بە نەتیجە پژگوێ خراوە و ئێمەیان پەراوێز خستووە بەڕاستی. ئێستا بەم خۆپێشاندانەی ئەمڕۆ کە کرا لە ناوچەی سەوز لە بەغدا هیچ بە هیچ کرا ینی هیچ بەڵێنێک قسەیەک وعدێک وەرگیرا بۆ ئەوەی لە ڕۆژانی داهاتوودا ئەم کێشەیە چارەسەر بکرێتن. لە هەمان کات کاک نەوزاد ئەگەر باسی ئەوەی بکەی ئەو پرۆژانە ئێستا ڕاگیراون ینی ئیش ناکرێتن تا پارەکەی خۆیان وەردەگرن بەڵێندەرەکان؟ بەڵێ وەڵا بەداخەوە ئەوەی ئەمڕۆ ئەو خۆپیشاندانەی ئەمڕۆ و ئەوانەی پێشووتریش حکومەت زۆر بێباکانە مامەڵەی لەگەڵ کردوین وەکو چۆن بڵێ ئێمە کەسێک بین ئەوەی کە ماف نەبێ داوایەکەین ئێمە سەیرە ئەم سیاسەتی ئەم حکومەتە سیاسەتێکە دش بە کەرتی تایبەتە بەڕاستی ینی تۆ بەڵێندەر چۆن ئەبێ بێتە سەر جادە داوای ئەو پارەیە بکە کە تۆ گرێبەستت لەگەڵیا کردووە کاتێ تۆ پێیوەستی لەگەڵی ئەوەی کە لی داوا ئەکەی جێبەجێیکە بە نەتیجە تۆش ئەوەی کە لەسەرتە بۆی جێبەجێکی ئەویش پارەکەیەتی لەبەرەوە
بەڵێندەر تەنیا ئەو پارەیە هی خۆی نییە، هی شۆڕە بێتەوە تا تەستی کرێکارێک بینین ئێستەکانە شاری کەرکووک بۆ نمونە پرۆژەکانی نزیکەی 600 میلیارد دیناری پێویستە بۆ تەواوبوونی پرۆژە کۆنەکان و ئەندازەکەی ئیداری نوێ ئەگەر بێت و ئەم بڕەپارانە وەکو خۆی سرف کرێ بازاڕیشە بژێتەوە جوڵەیەکی گەورە ئەبێ لە بازارە لەبەرەوە ئەمە بۆ خۆی کاریگەریەکی ئابووری زۆر باشی هەیە هەم بۆ شار هەم بۆ وڵات هەم بۆ خەڵک بەڕاستی تەنیا بەڵێندەر نییە سوودمەند ئەبێ لەو بڕەپارەی کە دێ بەڵام ئێمە سیرمان دێ کە سیاسەتی حکوومەت ئاوهایە بەو شێوەیە هیچ وەڵامێکی نییە ئێمە ئەمڕۆ بێحکومەتیمان بینی لە بەغا ئەو حکوومەتەی کە ئێمە چاوەڕوان بووین تەنیا بەدار و بە شێوازێکی ئەسکەرتاری هاتنە ڕوبەڕوومان بێ ئەوەی کەسێک وەزیرێک بەرپرسێک نوێنەری حکوومەت بێ بەلامانە کە لێمان بپرسێتەوە کە بزانێ داواکانیشمان خۆشیان باشە زان داواکانی ئێمە چییە؟ زۆر باشە کاک ناوزاد کە جەناب دەفەرمی داواکانتان ڕەوان چۆن پارەکە پارەی ئێوەیە ناشتە گیرفانی ئێوە دادەبەزێتن تا دەگاتە ئاستی کرێکاریش ئیجراعاتەکانی داهاتووتان چی دەبێتن ینی پلانەکانتان چی دەبێت بەردەوام دەبن لەسەر خۆپێشاندان و مانگرتن یان ئیجراعاتی تر دەگرن نەبەر واللهی ئیجراعاتەکان چییە ینی ئێمە خۆپیشاندانەکەین ئێمە چینێکین لەوانەیە نتوانین ئێمە خۆ بەرامبەر حکومەت چیمان پێکرێ ئێمە داواکارەکان سەرۆک وەزیرانمان بینیوە بەڵێنی داوە وەزیری داراییمان دیوە طبعاً وەزیری دارایی یەکێکە لە بەڕاستی کاریگەری زۆر خراپی هەیە ئەدای زۆر خراپە سیاسەتێکی زۆر خراپ ئایا وەزارەتی دارایی لەگە وەزارەتی پلاندانانە کاتێک کە ئەم پرۆژانە ئەکرێنە بواری جێبەجێکردنەوە چۆن بودجەی پارێ بۆ ئەم پرۆژانە تەرخان ناکرێ ئەی بۆ گرێ بەستەکەن لەگەڵ بەڵێندەرە بۆ خەڵک تووشی ئەم کێشە و ئەزمەیە ئەکەن هەر لە پێنا ئەوەی بەڕاستی بتوانن کە پیشاندانی پرۆژەی جوان وەکو حکومت پیشاندن لە ڕاگەیاندنەکانە بۆ خەڵک بەڵام بە نەتیجە ئەوەی کە باجەکەیەدا ئێمەی بەڵێندەرین هەموو بەڵێندەرانی و خەڵکیش ینی خەڵکیش بەڕاستی زەرمەندە لەوەی کە ئەم پارەی دەستی حکومت بووە ینی باکوتە پرسیار ئەوە بێ خەڵکیش ینی کومنتیان ئەوە بووە لەسەر خۆپێشاندانەکەی ئەمڕۆی جەنابتان چۆن پێش بێمە ناو گەشتی هەواڵەکان دێک متابعی ئیشەکەم کرد و ئەو خۆپێشاندانێکی ئەمڕۆ کردوتانە خەڵک دەیانگوت باشە ئێوە پێش هەڵبژاردن لەکوێ بوون بۆ پێش هەڵبژاردن خۆپێشاندانتان نەدەکرد دەنگتان بەرز ناکردەوە بۆ ئەوەی ئەو پرۆژانەی کە هەبوون چی لە کەرکووکە و چ لە ناوچەکانی ترە بەرپرسەکان و خەڵکەکەی دیکە بە ئی خۆیان نەزانن بە چاوی خەڵکدا نەدەنەوە بۆ ئەو کات نەهاتنە سەرجادە و خۆپێشاندانتان نەدەکرد و بە خەڵکەکەتان بیگوت با کاکە ئەوە بە پارەی مەکرایە ئەوە بە قەرز کرایە تا ئێستا حکوومەت کە باز دەکرێتە نزیکەی 18 تریۆن دیناری عێراقی قەرزاری ئێمەیە قوربان ئێمە پێشتر لە پێش هەڵبژاردن بە چەند مانگێک خۆپیشاندانمان کرد بەرامبەر وەزارەتی دارایی خۆتە زانی ئێمە 15 محافەزەی عێراقی هەتاک و گردبوونەوەی و بڕیاری لەسەر درێت لە یەکێتی بەڵێندەران بەڵێندەریش ئاسان نییە کۆکردنەوەی لە جێیەک خۆتە زانی بەڵێندەر چینێک نییە هەچ کەسە و سەر بەخۆیە ئاسان نییە کۆکردنەوەی ئێمە بەڵام توانیمانەوە کویشتی بەڵێندەران زۆرترین بەڵێندەر بێنینە سەر جادا ئێستا ئەم ساڵ بۆ سێم جارە ئێمە وەکو بەڵێندەر بەڵام ئەم جارەیان زیاتر توموتیژیشی تێکەوت بەڕاستی ڕوبڕوونەوەی تێکەوت بەرامبەرمان هاتە ئەوەی پەلاماری بەڵێندەریاندا بەرامبەر سەرۆشی یەکێتی بەڵێندەرانی عێراقی پەلاماردرا بەداخەوە کارگەیشتە ئەوە تۆزە ڕاگەیاندنەکانی ئەم جارە زیاتر شەڕتر بوو پێشتر لەوانەیە وەکو پێویست ڕاگەیاندن لەسەری نەبوو بێ بەڵام ئێمە هەر خۆپیشاندانمان کردووە و ناڕەزاییمان دەربڕیوە ئیتر لە ڕاستیە ئێمە کرد حکوومەتێک خۆی دەستخەڕۆمان کە باوکی ملەتە ئێمە چیمان دەسەڵاتە بەڕاستی بەداخەوە پێیوام لە
ڕۆژانی داهاتوو بگەن بە مافەکانی خۆتان بەڕێز نەوزات ئەنوەر سەرۆکێ یەکێتیا بەڵێندەرێن عێراقی لەقا کەرکووک لە کەرکووکت گەلمە بوو گەلێکی سوپاس کاک نەوزات هینار هەبن.